ئازیزانی نارتی سڵاوتان لێبێ. دەوترێت کە کۆمەڵگەی باش خێزانە باشەکان پێکی دێنن. هاوسەرگیریش پێکەنەری خێزانەکانە. لێرەوە دەپرسین کامەیە هاوسەرگیری دروست و کامەیە نادروست. ئایا هاوسەرگیری پێشوەخت کاریگەری خراپی بۆ داهاتووی خێزانەکان دەبێت؟ ئاخۆ دواکەوتنی هاوسەرگیری چه کاریگەریەکی لەسەر داهاتووی خێزان دەبێت؟ بەڕێزان گفتوگوی ئەم باسە دەکەین بە میوانداری دکتۆرە عالیە فەرەج، پسپۆڕی بواری کۆمەڵناسی. دکتۆرە زۆر بەخێربی. زۆر سپاس. بەڕێزان راپۆرتێک لەو بارەیەوە دەبینین و دواتر گفتوگۆکەمان دەست پێ دەکەین. هاوسەرگیری یەکێکە لە گرنگترین ئەو گرێبەستانەی کە ڕەگەزی نێرومێ لە ژیانیاندا بۆ پێکێنانی خێزان ئەنجامیەدەن. ئەم گرێبەستە بەردەوامە بێت بە درێژایی ژیانی ئەو دوولایەنە کە بە ڕەزامەندی هەردوو لە ئەنجامیەدەن. ئەوەی ئێستا گفتوگۆی لەسەرەکرێت بریتیە لە ئەنجامدانی هاوسەرگیری پێشوەخت لە نێوان کچان و کوڕاندا، واتە ئەنجامدانی هاوسەرگیری پێش ئەو تەمەنەی چ لە ڕووی یاسایی و چ لە ڕووی تەندروستیەوە بۆ کچ و کوڕ دیاری کراوە. پسپۆڕانی ژنان و منداڵان جەخت لەوەکەنەوە کە پرۆسەی هاوسەرگیری پێشوەختی ژنان کاریگەری بۆ سەر تەندروستی خودی ژنەکە و منداڵەکەشیە بێت. وەلو لە ڕووی عیلمیەوانێ لەژێر تەمەنی 20 ساڵیەوە هەر پێڵین پێشوەخت کاریگەری ئەمە تەنها بۆ سەر دایکەکە نیە بەتەنیا، بۆ سەر بەیبێکەشەکە دروستی ئەکا، بۆ سەر دایکەکە کاریگەری هەیە، بۆ سەر گەشەی ئەو دایکە جۆری ئەو بەیبێش کە دروست ئەبێ. زۆربەی مردنی مناڵ، کەمی وەزنی مناڵ، کەم و کوڕی لە دروستبوونی مناڵەکەیە کاریگەریەکە پەیوەندی بە تەمەنی دایکەکەوەی، واتە تا تەمەنی دایکەکە مناڵتر بێ کاریگەری بۆ سەر لەشی دایکەکە خۆی کاریگەریشی هەیە بۆ سەر مناڵەکە من لە ڕووی طبیەکەیەوە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ئافرەتان تەنها لە ماوەی 6 مانگی ساڵی 2012دا ڕێژەی جیابوونەوە لە هەرێمی کوردستان لە 8% بۆ 13% بەرز بووەتەوە کە بەوتەی توێژەرانی کۆمەڵایەتیش یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی جیابوونەوەی ژنومێرد لە ساڵی 2012دا بەهۆی کەمی تەمەنی کچ و کوڕەوە بووە، واتە هاوسەرگیری پێشوەخت. بەوەی کە ئەم کەسانە لە ڕووی عەقلی وەتوانەی گەشەکردنیان نییە، وەتوانەی بڕیاردانیان نییە، وەتوانەی ڕوبەڕووبوونی کێشەیان نییە، لەبەرەوە دەبینین تەرەفی دووەم و سێم تەداخلی کێشەکانیانەکەن لە ماڵە باوان، لە ماڵی خەزوران و لە هەموو کەسانی کە ڕۆڵیان هەیە لەناو خێزانەدا. لەبەرەوە دەبینین ئەمانە دەبن بە ساحێبی قەرار و بتوانێت بیکردنەوەی ئەم کەسانەوە لە بری ئەوان قەرار دەدەن. لەبەرەوە دەبینی زۆر جار کێشەکان لە سنووری خێزاندا نامێن. بەوتەی پسپۆڕانی نەخۆشیەکانی ژنان و مناڵان باشترین تەمەن بۆ ژنان بۆ ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری و دروستکردنی منداڵ لە نێوان 20 بۆ 35 ساڵیدایە. توێژەرانیش خێزان بە نمونەی بچووکراوەی دەوڵەت دەزانن کە پێویستە ژن و پیا و توانای ڕوبەڕووبوونەوەی کێشەکانیان هەبێت. تەمەنی دایکەکە کە مناڵ بوو هەڵبەتە توانای پەروەردەکردن و هەڵگرتنی لێپرسراوێتی پەروەردەکردنی مناڵێکی نییە، لەبەرەوە ئەکەوێتە مناڵێکی ئەبێ. لەبەروی کە مناڵێکی ئەبێ ئەکەوێتە ڕوبەڕووی ئەوەی کە تونوتیژی بەکارهێنێ لە بەرامبەر پەروەردەکردنی مناڵەکەشیە. ئێمە لە کۆمەڵانسیداوەمان بیرنەچەکە خێزان بە دەوڵەتێکی بچووکراوە داڕین، لەبەرەوەی لە خێزاندا هەموو بەعدەکانی ئاسایش و ئەمن و ئابووری و ئیدارەدان هەیە. لەبەرەوە کەسێک کە لە ڕووی عەقلیەوە بە تایبەتی توانای ئەوەی نەبێەوە تەجربەی حیاتی کەمتر بێت، نەگەشت بێتەوە ئاستی کە بتوانێت ئیداری ئەم کێشانە بات لە کەمترین ئەزمەی کۆمەڵایەتیە، لە کەمترین ئەزمەی ناو خێزانە دەبینین تووشی سەدمە و پێکدادان دەبێت و تووشی تۆران و شەڕ و ئاژاوە و لە لایەکی ترەوە شارەزایانی تەندروستی و توێژەرانی کۆمەڵایەتی ئاماژە بۆەوە ئەکەن کە ئەنجامدانی هاوسەرگیری پێشوەخت کاریگەری خراپی بۆ سەر پەروەردەکردنی مناڵی شەبێت. بە جۆرێک کەمی تەمەنی دایکەکە کاریگەری هەیە لەسەر توندوتیژی بەرامبەر بە منداڵ، واتە زۆر جار توندوتیژی بەرامبەر بە منداڵ لە خێزاندا پەیوەندی بە کەمی تەمەنی دایک و باوکەوە هەیە. هێرسەنگەری NRT. دووبارە سڵاوتان لێبێ. دکتۆرە سەرەتا دەمەوێت بۆ چوونە ناو باسەکە بۆ دەست پێ بکەم. هاوسەرگیری دروست کامەیە؟ بڵێ هاوسەرگیری پرۆسەیەکی کۆمەڵایەتی کە لەو پرۆسە کۆمەڵایەتی بنیادنەرانەی کە ڕاستەوخۆ کاریگەری هەیەیان پەیوەندی هەیە بە بنیادنانی کۆمەلگاوە یا بە بنیادی کۆمەڵایەتی کۆمەلگاوە. هاوسەرگیری وەکو پرۆسەیە دەتوانین بڵیت لەو پرۆسەی کە دوو ڕەگەز ئەگەێنێتە یەک کارلێکێکی دەرونی لە بینیانە ئەبێت، تەفاعولێک لە بینیانە ئەبێت لە ڕووی دەرونیەوە بە مەبەستی ئەنجامدانی چەند وەزیفەیە کە لە بازنەی خودی دوو کەسەکەیە هەردووکیان هەندێک پێداویستیان پێدابینە بێ، بۆ نمونە پێداویستی دەرونیەکانیان، پێداویستی پڕکردنەوەی مەشاعیریان، پێداویستی کۆمەڵایەتیەکانن، پێداویستی غەریزیەکانیان. لەبەر توانین بڵین پرۆسەیەکی کاری هاوبەشە بنیادنەرە بۆ کۆمەلگا، بەڵام پێکەوە گرێدەرە بۆ دوو ڕەگەز. لە چوارچێوەی ئەم پرۆسەی هاوسەرگیریە
پرۆسی بەرمەجەکردنی لایەنە جیاوازەکان یا بازنە جیاوازەکانی ژیانی هەردوو ڕێگەزەکە ئەنجام هەیە بەمە ڕێخستنیە لە ژیانی کۆمەڵایەتی و بوارە غەریزی و دەرونی و عاتفی و مادی و اقتصادیەکانی کۆمەلگاژە و دەرەنجامێکی ئەمە دەبێت یەکێک لە ڕواڵەتەکانی ئەو کۆمەلگایانە هاوسەرگیری بە دیاردەیەکی شارستانی داندێ لە ڕووی ئەنترۆپۆلۆژیەوە بەڵام بە سیستەمێکی کۆمەڵایەتی داندێ لە کۆمەڵناسیە بە یەکگەیشتنێکی دوو دەروون کە کارلێکەکەن لە دەروون ناسیە داندێ لە ڕووی یاساییەوە دانرێ بە چەسپاندنی هەندێ ڕێسا و یاسا بۆ مامەڵەکردنی دوو ڕێگەز بەرامبەریەکە لە ڕووی ئابوووریەوە هاوسەرگرتندا ئەنرێ بۆ یاسایی کە بۆ پرۆسەیەی کە ئەرک و وەزیفەکان دابەشەوێ لە بینی دوو کەساوە یەکتری تەواو ئەکەن و لەمەشەوە دابشکردنی زۆربەی کارەکان جارێکی ڕنگدانەوەی ئەمەیە لە کۆمەلگا لەوانەیە نزیک بەم شێوازە دابشکردنە دابش ببێتەوە بەسەر هەردوو ڕێگەزە. بەڵێ ئەمە بە شێوەیەکی گشتی دیارە ینی من حەزەکەم لەو ڕۆوە ئەگەر جیاکاریەکە بێتەوە ڕوونی بکەیتەوە بۆ نمونە هاوسەرگیری بۆ کولتوری ئێمەش هەموو ئەم ڕێسا یاسایانە دەیگرێتەوە. ئەمە پێناسن لە ئاستێکی تیۆری و معریفە بەڵام لە واقعی حاڵە ینی پرۆسی هاوسەرگرتنەکان ئەگەر لە کۆمەلگای کوردستانی خۆمانە سەیریکە چەندێ لە مۆزائیفانە ئەنجامەیە ئەمە ئەوەستێ لەسەر ئەو مەرجە پێشینانەی لە کاتی سەرەتای بەدیهێنان یان سەرەتا دەستپێکردنی پرۆسی هاوسەرگرتنە چەندێ لە مەرجە پێشینانە ئامادەی هەبووە بۆ نمونە شیاندنیان کەفائی بینی هەردووکیان کەفاءە لە ڕووی تەمەنەوە کەفاءە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەوە لەگەڵ لە بینی لە نێوان باگراوەندی کۆمەڵایەتی هەردوو لا بنەماڵەیانە ئاستی خوێندیانەوە ئاستی هۆشیاری کۆمەڵایەتیانەوە تواناو لە هاتوویەکانی هەردوو کەسەکە چەندێک کەفاءە چەندێک نزیکبوونەوە لە ئاستی هەردووکیان بۆ ئەوەنە هەلومەرجی تەندروستمانە بێ بۆ پێکێنانی پرۆسەیەکی هاوسەرگیری دروست و خێزانێکی تەندروست. بەڵێ دکتۆرە وەک لە راپۆرتەکەش ئاماژەی پێکرایەکێک لەو گرفتانی کە ئێستا باسی دەکرێت یاخود ڕەنگە لە پێشتری شار هەبوو بێ هاوسەرگیری پێشوەختە دەمەوێت پێناسێکی کورتی هاوسەرگیری پێشوەختمان بۆ بکەیت. هاوسەرگیری پێشوەخت سادەترین پێناسی لە کۆنا ئێستانە سادەترین پێناسی کاتی خۆی لە ڕووی زانستیەوە بەوە پێناسە ئەکرا ئەو هاوسەرگیری ئەو فۆرمەیە ئەو جۆرەی لە هاوسەرگیری ئەنجام ئەدرێت لە بینی دوو ڕەگەزەکانی کچ و کوڕیشە کە هەردووکیان ئەگەنە تەمەنی باڵغ بوون یعنی تەمەنە بایۆلۆجیەکەیان بۆ حساب بکرێ چونکە تەمەنی بایۆلۆژیمان هەیە تەمەنی دەرونیمان هەیە تەمەنی عقلیمان هەیە ئەمانە هەمووی تەمەنن حساب بکرێن زۆر جارێکێک کە بینی تەمەنە بایۆلۆجیەکەی باڵغ بوو گەشتۆتە حەدی باڵغ بوون لە کۆمەلگا سەرەتاییەکانە زیاتر ئەم تەمەنە دیاری کراوە ئەگەر لەگەڵ گەشتن بە باڵغ بوونە هاوسەرگرتن ئەنجام درابێ پیان وتووە هاوسەرگرتنی پێشوەخت یان زەواجی موەکیریان پێوتووە هەندێکی تر لە ڕووی یاساییەوە ئەگەر خوار 18 ساڵ بێ پێڵە زەواجی موبەکیر ئێستا و تعریفی بۆ یەکرێت لە ڕووی یاساییەوە ئەگەر خوار 18 ساڵ کوڕێک ژن بێنێ یان کچێک شوو بکە لە ئەکسەر کچەکە شوەکە خوار 18 ساڵی ئەڵەن ئەمە هاوسەرگرتنێکی پێشوەختی ئەنجامیاوە بۆ چکەمە علاقی بەچی وهەیە کە 18 ساڵ حساب بکرێ لە ڕووی یاساییەوە یا ئەگەر تەمەنە بایۆلۆجیەکەی حسابی جەستەی بە مؤشیر وەرەگری گەشتۆتە حەدی باڵغبوون ئیتر بۆی هەیە ژن بێنێ یا بۆی هەیە شوو بکە ئەمە ڕووی گەشەی جەستەییە گەشە بایۆلۆجیەکەیەتی ئەندامی عوزویەکەیەتی بەڵام 18 ساڵەکە ئێمە کە دێنە سەر پێکێنانی کەسایەتی هەریەکە لە ئێمە هەتا 7 ساڵی لە سانەوەی کەسایەتیمان لایەنە دەرونی کۆمەڵایەتەکەی پێک دێت لە سادەکەی تری لە سانەوەی تا 7 ساڵی لە سادەکەی تری کە گەشەی کەسایەتی ئینسانە لە ڕووی ئینفعالیەوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی مەشاعیر و سۆزداریەوە هەتا 18 ساڵیە لە 18 ساڵی هەریەکە لە ئێمە کەسایەتی بە تەواوەتی تەشکیل بووە ئیتر قسە لەسەر ئەوە ناکەین ئایا بە شێوەیەکی ئەکتیڤ و باس تشکیل بووە یا کەم و کورتیتیایە بە شێوەیەکی عام ئەتوانین بڵێن گەنجێک یان مناڵێک کە قۆناغەکانی هەرزەکاری هەرسێکیان ئەبڕێ 18 ساڵی تەواوەکە ئیتر ئەمە لە ڕووی کەسایەتی و کەسایەتێکی هەیە توانای بڕیاردانی هەیە توانێت تحملی مەسئولیەتی هەیە بۆیە تەمەنی یاسایی بۆ هاوسەرگرتن ئەنجامدان بە 18 ساڵ دیاری کراوە بە 18 ساڵ دیاری کراوە زۆر باشە دەمەوێت بچینە سەرەوەی کە ئەگەر نادروستە ینی هاوسەرگیری پێشوەخت هاوسەرگیریی نادروستە چینەوە گرفتانی کە دواتر بۆ هەردوو لایەن ینی چ بۆ نێر یا خودمێر هەردوو ڕەگەزەکە دروستی دەکات لە ناو خێزانە. بەڵێ زۆر جار ئەگەر سێری ئەو دراساتانە بکەین لێکۆڵینەوە توێژینەوەیانە کراوە فاکتەرەکان یان هاندەرەکانی هاوسەرگیری پێشوەخت کە دیاری ئەەکەن یەکسەر پەیوەندێکی ڕاستەوخۆ هەیە لەگەڵ ئاسەوارەکانیە بۆ نمونە ئەگەر لە فەقیریە کچەکەی یا بەشوو یا بە کوڕێکی فەقیریش ئەبێ ئاستی ئابوووریان بەرەو کوێ بڕۆ لەبەرەوە زۆر جار زۆربوونی زەواجی پێشوەخت ئەگەر هەلومەرجی زەواجی تیانە بێ هەلومەرجی هاوسەرگرتنی تیانە بێ یەکێ لە کێشەکان چکە کوڕەکە خوێنی تاوانە کردو کچەکە خوێنی تاوانە کردو سەرچاوی داهاتیان نیە ئاستی بژێویان چۆنە بێ چون ئیدارەی خێزانیانەکەن چکە مال یان مادە عمودێکی فەقەریە بۆ ئیدارەی ماڵ ئەگەر بێت و ئاستێکی ئابووری شیاویان نەبێ ئەم خێزانەکە دروستە بێ لەم ژن و پیاوە ئەی خێزان دروست بێ لەم هەلومەرجە کۆمەڵایەتی ئێمەتیایە ژین کۆمەلگالیان قوبڵەکە مناڵ نەخەنەوە ئەگەر زەواجی مبەکیریش بێ
ئەجاری ئیداری ماڵی بۆ نەکرێ ئەی مناڵ بەچی ئەخاتەوەی بچی بەخێوێکە ئەگەر ئاستی بژێویان نەبێت ئەگەر مەزدەرێکی دەخلیان نەبێت ئەی چەند خێزانمان هەیە لە کۆمەلگای ئێمە بتوانێت کچەکەی بیا بە شوڕەکەی ژنی بۆ بێنەوە بەخێویشکە دوایەوە ئەمەش خۆ پرسیارێکە لەوانەیە هەر گوێگرێکی بەڕێز یا بینەرێکی بەڕێز بێ ماڵێ دایک و باوکی یارمەتی تاکە یارمەتیێن ڕێژێ ئەو خێزانانەی ئەتوانن یارمەتی کوڕکچەکانیان بێن پرۆسی هاوسەرگرتنی پێشوەخت ئەنجامێن چەندن لە کۆمەلگای ئێمە یان ئایا حکوومەت زمانیانەکە مەسەلاً وەکو وڵاتی بەحرێن و وڵاتە خلیجەکان شوقەیەتی التزاماتی زەواجی مەسەلاً بە قەرز شوقەیەتی ئەساسیەتی ئاڵتونی بۆکە و هەموو تەمەنیشی مانگی 10,000-15,000 قەرزەکەی بیاتەوە بە حکوومەت نەزەماناتێکی دەسەڵاتمان هەیە کە ئیدارە و دەسەڵاتی ئەم وڵاتە زمانی کردبێ بە زەواجی پێشوەخت نە کۆمەلگاکەی ئێمە لەم قۆناغی ترانسفۆرمەیشنە کە لە گواستنەوەی لە بواری ئابووری و لە باری کۆمەڵایەتیشە زەمانەتی ئەومانەیەتی کەم خێزانی دروستێکن ئەم دوو کەسە پێشوەخت ئەمە بەس لە ڕووی ئابووریەوە دروستیەکەین ئالومەرجێکی ئابووری هەبێ ئیدامە بیامە خێزانە بەرداوامی پێبێ ئەمە لە مرۆ لە ڕووی ئینفعالیەوە هەڵچوونەکانەوە پێش 18 ساڵی ئێشتا قۆناغەکان نەگەشتووە نەکوڕ و نەکەس نەگەشتە بۆ قۆناغی کۆنتترۆلی هەڵچوونەکانی خۆی بکە بۆ چکە هەتا 12 ساڵی مناڵە لە 12 ساڵیەوە هەرزەکاری دەستپیەکە ئیتر لە 12 ساڵی بە دایک و باوک فێریکەن لەو پێشیشیان لەسەر کردووە فێر ئەکرێ خۆی کۆنتترۆلی خۆیکە یارمەتی دەری نییە ئەی باشە ئەمە کۆنتترۆلی خۆی ئێشتا ناکات چۆن کۆنتترۆلی خۆی ئینفعالاتی خۆیەکە لە کاتێکا کە کارلێک کاگەڵبن لە کاتی تەفاعولەکە لەگەڵ بەرامبەرەکە بۆ ئێستا هەندێک دراساتمان هەیە نەک زەواجی مبەکیر نەک مەسەلاً هاوسەرگیریەکی نۆرماڵ ئاسایی ئەگەر نەک زەواجێکی پێشوەخت عفو لە هاوسەرگیری ئاساییشە کە شەڕ ئاخر دراساتی تازە هەمانە ئەگەر ژنومێر دەبەیەکەون گەر شەڕ و ئاژاوەیان زۆرە ژیانیان ئەگەر لە شەڕ و ئاژاوەکە کاملایان زۆر تەحملەکە زۆر خۆی ئەخواتەوە زۆر ئەیباتە بە مستەلاحاتی خۆمان ئەیباتە ناخی خۆیەوە مەسەلاً موقیف نانوێنە ئەمەیان علمیان ثابت بووە بە دراساتی سۆسیۆلۆژی کە تەمەنی کورتترە لەوەی بەرامبەر یعنی ئەم زەواجی کە شەڕی زۆری تایە ئەی ئەم دوو مناڵەی کە ئێشتا نەگەشتونێتە 18 ساڵی ئەگەر خێزانێک پێوێنن چۆن کۆنتترۆلی ئینفعالاتیانەکەن و چۆن ئیدارەی علاقاتیان چکە پەیوەندی دروستکردن خۆی قەزەیەکە بەڵام ئیدارەی پەیوەندەکان قەزەیەکترە دوو کەسی جیاواز لە یەکێنی کە کچ و کوڕن پەیوەندیەکە ئاسانیە بە عقدی زەواجی ویان دروستەکەی مبەکیریش بێت ئەی دوای ئیداری ئەم پەیوەندی زەماناتی چییە ئەگەر گەشەی ئینفعالی نییە لەبەرەوە یەکێ لە کاریگەرە سەلبیەکانی زەواجی پێشوەخت ئەوەیە ئەو کاریگەریانەیە کە لەسەر گەشەی ئینفعالی هەردووکیانی کات بە تایبەتی ئەگەر لە ڕووی ئینفعالی زۆر جیاواز من یەکێکیان زۆر ئینفعالاتی هەیە یەکێکیان هیچ ئینفعالاتی نییە ئیدارەکردنی علاقەیەکی تەفاعولی پەیوەندێکی کار لێکراو لە بینی ئەم دوانە زەحمەت دەبێت مەرجە هەرچی زەواجی مبەکیرەوە بێ نەخێر بس ئەکرێ گریمانی ئەومان هەبێ نسبەتی لە ساسی لە ساچلی ئەم ئینفعالاتانە جیاوە ئەی لەم حاڵەتانە چی ئەکەین یعنی زەماناتمان جیان چارەسەری پێشوەختم چییە لەبەرەوە ئەگەر زەواجی مبەکیری شەبێ لە کۆمەڵگەیانەی کە هۆکارەکانی دافعیت بەرزەکاتەوە بۆ زەواجی مبەکیر ئەبێ خولی ڕاهێنان هەبێت تدریب هەبێ لەلایەن خێزانەکانەوە ئەگەرەوێ لە 14 ساڵی یابیا بەشوو هەر لە 12 ساڵیەوە ئەبێ میکانیزمەکانی کۆنتترۆلی ئینفعالات و مامەڵە لەگەڵ ئینفعالی بەرامبەر پرسیار بکەم ینی لایەنی باشی هەیە بەڵێ بەپێی کۆمەڵگاکان بەپێی کۆمەڵگاکان چونکە یەکێ لە وەزیفە سەرەکیەکانی هاوسەرگرتنی نۆرماڵ عادی بەرمەجەکردنی غەریزە و عاتیفی ئینسانە یعنی تۆ ئەگەر ئەم کۆمەڵگای ئێمەمانەرجی ژن و پیاوە هەیەتیایە ئەگەر لە چوارچەوەی خێزانە پەیوەندیکی خێزانی و هاوسەرگیریە بەرمەجەکردنی عاتیفە و غەریزەی نەکرێ ئیتر زۆر جیاواز نابێت لە هەندێک کۆمەڵگای تری سروشتی چونکە ئێمە هەر خۆمانین ئێمە کە دەرگای ماڵەکەمانەکەینەوە دای ئەخین دەرگایەکی تر لە پەنایەتی بۆ دانانی سنوور و تەنظیمکردنی کۆمەڵگا پرۆسی هاوسەرگرتنێکی لە وەزیفەکانی ئەوەیەتی ڕۆڵێکی ئیجابی ئەبینێ لە ڕێخستنی کۆمەڵگایە بە ڕێخستنی علاقەی بینی دوو کەسەکە و بەرمەجەکردنی دوو بازنەی سەرەکی بازنەی عاتیفە چونکە هەریەکە یعنی حەقی هەموو کەسێکە شوو بکا و ژن بێنێ بۆ چونکە احتیاجێکی عاتیفی هەیە بۆ بەرمەجەکردنی عاتیفەکەی کەسێک هەیە بەرامبەری عاتیفەی ئاەتی و عاتیفەی بێبخشێ بۆ غەریزەش حەقی هەموو کەسێکە تەمەنی هەرچەندێک بێ شوو بکا و ژن بێنێ بۆ ئەوەی ئیشباعی غەریزی بێ و ئیشباعی غەریزی بۆ بەرامبەرەکەشی بکە بەرمەجەکردنی ئەم دوانە ئەم کەسی کە ژنە هێنێ ئەم کەسی کە شووەکە بەرمەجە ئەبێ لەسەرەوەی ئەم تاکە کەسە هەیە من ممارەسەی غەریزە و عاتیفی لەگەڵ بکەم ئەم بەرمەجەکردنە یەکێکە لە وەزیفە سەرەکیەکانی پرۆسی هاوسەرگرتن بۆیە لە ئەو کۆمەڵگایانەی کە کۆمەڵگای زراعین بە دەرەجە یەکەم یان ئەو کۆمەڵگایی کە تەکنۆلۆژیا یان جانبی تیجاری یا جانبی اقتصادیان لاوازە و لە دواوەیە بۆ ئەوەی کوڕەکان بە تایبەتی کچنە کوڕ چونکە ئینفعالاتی کوڕ زیاترە لە قۆناغی هەرزەکاریە تا کچ میکانیزمێکی چارەسەرە بۆ ڕزگارکردنی کوڕ لە مەرحەلەی هەرزەکاری نیان لە کوڕەکانی لە مەرحەلەی هەرزەکاری بژین کە ئەبینێ ئینفعالاتی زۆرە خەریکە بەرەو لادان ئەڕوا یان بە دایک و باوکە کۆنتترۆل ناکرێ یەکسەر ژنێکی بۆیێنێ بەژن هێنانەکە بووی لە قۆناغی هەرزەکاریەوە یەک هەنگاوی پێێنێ ئەچێتە قۆناغی گەنجی
لەبەرەوە ئایا وەکو هەرزەکار ئەژی ناژی چکە خێزانی چۆتە سەر تەحملی مەسئولیەتی چۆتە سەر ئەمە وەکو میکانیزمێکی چارەسەر بۆ ئەو کۆمەلگایانەی کە یان فەقیرن یان خوێندنیتیانە یان هەندێک دەراساتی تری مەدانیمان هەیە سۆسیۆلۆژی ئەڵێ یەکی لە هۆکارە کاریگەرەکان واکە مەسەلەن دایکان و باوکان لە هەندێک کۆمەلگایە کە کچەکانیان زوو بێن بە شویا زوو بۆ کوڕەکانیان ژن بێن ئەوەیە هۆشیاری ئەوەیان نییە کاتەکانیان لە چیا بەسەر بنن یعنی دایکێ کۆشیاری ئەوە نیە باوکێ کۆشیاری ئەوە نیە یا کۆمەلگاکە کۆمەلگایەکی هەژارە لە گوندێکایە هیچ وەسائلێکی بەسەربردننی کاتیتیان نیە یان ئەگەر نەخوێنێ کچەکە کوڕەکە نەخوێنێ وەسائلی بەڕێوەبردننی کاتیش نەبێ ئەی شەو ڕۆژ ئەم کاتانە چی بکەن بوونی کوڕکچەکانە بن بە کێشە بە دایک و باوک ئەم کێشە بەچی حەلەکە بە زەواجی مبەکر نە خەتەرترە زەواجی مبەکر مەترسیدار لەم کاتەیە ئەگەر کاتی هەرزەکاری نەیزانیوە بچی باتە سەر ئەی چۆن تەنزیمی ژیانی ئەکا لە پرۆسی هاوسەرگرتن و خێزان من هەرزانیارێکم لە خۆت وەرگردەوەی کە بە پێی آخر دراسات و ئامارەکان ئەومان پێڵن کە هاوسەرگیری پێشوەخت زۆری نیان کۆتایەکەی بە تەلاق کۆتایی هاتووە ینی ڕەنگە بەشێکی هۆکارەکە ئەوە بێت کە ڕاستە بۆ ئەم کاتی لەوانەیە توانی بێتی ئەو کاتی پێپڕکاتەوە بەڵام ئەی بۆ داهاتوو دراسێکی ئەمریکیمانەیە لەسەر مجتەمەعاتی ئەمریکایە تەمەنی 18 ساڵە بۆ هێنە لەگەڵ 25 ساڵە ئەڵێ ئەوانەی بوون بە عینەی ئەم دراسەیە خوار 18 ساڵ ژنیان هێناوە شویان کردووە لە ماوەی 10 ساڵی یەکەمە لە 150یان بە تەلاق کۆتایی هاتووە بەڵام ئەوانەی سەر و 25 ساڵی شویان کردو ژنیان هێناوە لە 10 ساڵی یەکەمە نسبەتی تەلاق 25 بووە یعنی ضعیف بووە کە طبعا لەو کۆمەلگایانە تەلاق زۆرە ئەمە بیهێنیت مع الأسف ئێمە دراساتمان نییە لەسەر کۆمەلگای کوردستانی ئەگەر بێنە سەر کۆمەلگای کوردستانی ئەکرێکی لە هۆکارەکان بێ بەس نەک هۆکاری تەنها چکە لە هیچ پرۆسەیەکی جیابوونەوە و هاوسەرگرتنا تاکە هۆکار مۆدەی نەماوە علمیان ئەبێ مجموعەی هۆکارمان هەبێ ئەکرێکی لە هۆکارە سەرەکیەکان زەواجی پێشوەخت بێ بۆ چکە لە زەواجی پێشوەختدا ئەم دایک و باوکە یان ئەو کەسەی مەسەلەن مەسئولی کوڕەکەی یا کچەکەیە مافی بڕیاردان لە ڕووی مافەکانی مرۆڤی ئینسانەوە لە کوڕەکە و کچەکە ئەسەنەوە ئەگەر بە زۆر بێت تۆ مافی بڕیاردانی لێ ئەسەنیتەوە بۆ ئەوەی هاوسەرگرتن ئەنجام بێ دوایش دایکایەتی و باوکایەتی بەسەرا ئەسەپێنی کۆمەلگاش بەسەریا ئەسەپێنی ئەبێ مناڵی بێ خێزان ئەی دوایی ئەمە ئەوەی ئەو ژیانی کەماوە چۆن ئەزانێ بڕیار بێەوە ژیانی ئەگەر لە ینی لە میفسەڵی ترین لە حساسترین ینی جونگەی ژیانی خۆیان بڕیاری نایابێ بە تەمای دوایی ناتوانانی لۆمەی بکەیت بۆ ژیانی وە ئەبا بڕێەوە لەبەرەوە لە چوارچەوەی مافی مرۆڤیشە هاوسەرگرتنی پێشوەخت مسادرەکردنیەکی مافی بڕیاردانی کچ و کوڕەکەیە ئەگەر بسەپێنرێ بەسەریانە بۆ پێکێنانی ژیانێک دوور لە اختیاراتی خۆیان اینجا بە سیرسیلەیە یەکەم جار ئەگەر زەواجم بەکرد بە زۆر بێت بە زۆر یا بەشوو دوای بە زۆر ئەبێ بەدایک بە زۆرە بێ بە باوک دوایی بە زۆر ئیدارەی خێزانەکە کە خۆی ون بوو ئەم کەسە یەکسەر بەرامبەر ئەوە لە ڕووی دەرونیەوە گاپێک کەلێنێک فراغێکی نفسی بۆ دروستە بێ ئەی من چیم یعنی من ئەگەر ئەمانە هەموو سەپ ئەی من لەکوێم ئەی من چۆن بژیم ئەی من بۆ نەژیام ینی زۆر کەیسێتە لامان ئەم پرسیارانە کە قسە ناکەن باسی خۆیەکە حاڵەتی خۆی ئەڵێ هەستەکەم نەژیام من لەکوێم من بۆ وایان لێ کردم ئەم پرسیارانە ئیتر ئەمە لە ناخیا هێت و ئەڕوا حاڵەتێکی نفسی بۆ دروستەکە ئەم حاڵەتە نفسیە یەکەم ڕێگرە بێ ئەمە لەوە بێت ینی کە هەموو مرۆڤێک بۆ خۆی قۆناغەکانی تەمەن دەبێت بەقەت خۆی ینی ئەزمموی بکاو چێژی لێ ببینێت تۆ وەختی قۆناغێکی لێ دەسەنیتەوە تی دەپەڕێنی بۆ قۆناغێکی تر ڕەنگە قورس بێ ینی تەحملی بکات و لە شوێنێکا ڕەنگە بیەوێت تعویزی ئەو قۆناغی تەمەنی بکا کە لی زەوت کراوە نەیتوانیوەتیایە بژی ئەگەر نەشتوانێت تعویزی کا بەرامبەرەکەی ڕایەکە بۆ نمونە مەسەلەن دراساتی مسریمان هەیە لەسەر زەواجی مبەکر ئەڵێ ئەو کچانەی خوار 14 ساڵ خوار 15 ساڵ ئەدرێن بەشوو مناڵێکی شێبێ دوو مناڵی شێبێ هێشتا هەر لە چیا لە قۆناغی مناڵی دواکەوت مەرحەلە طفولە متأخرە هەر لەوا ئەژی اینجا هەندێک معیاری کۆمەڵایەتیشمان هەیە لە ژیانی کۆمەڵایەتی خۆمانە هەر لە کۆمەلگای کوردستانیە بۆ نمونە ئەوانەی مەسەلەن بە 16 ساڵ بە 14 ساڵ بە 15 ساڵ هەمانە بە 7 ساڵ دراون بەشوو یعنی یا ژنیان بۆ هێنراوە یان دراون بەشوو پرۆسی هاوسەرگرتنیان ئەنجامیاوە 20 ساڵ دوای ئەوە بیدوێنە یعنی هەرچی قەزای حساسەیە باسی کە دوای ئەبێ بوو هێنێتەوە ئەو لەحظەیە ئەڵێ من کاتی خۆی بە 7 ساڵی دراون بەشوو یعنی هەرچی سەبەبی دنیا هەیە هەرچی مەشاکی لێ گەڕێتەوە بۆ ئەمەی من بە 16 ساڵی دراوم بەشوو من بە کەیفی خۆم نەدراوم بەشوو من بە زۆر دراوم بەشوو ئەبێ بە قەزیەیەکی سەرەکی لای لەلا شعوری ئاخەز نەبێ لە هەر حاڵەتێکە کۆس بێگڕێگرێ کێشەیەکی هەبێ ئەم نووسراوی ئەم خەزنەی لا شعوری دێتەوە شعوری و دێتەوە یادی لەبەرەوە بێ بە قەزەیەکی سنتەر لەو قەزایە سنتەرانەیە لە تفکیریە کۆنتڕۆڵی ئیدارەیەەکە بینەما گرتو وازی لێبێنی بۆ نمونە ئەگەر گەنجێک بتوانێت بە مناڵی مناڵ بژی هەرزەکاری بژی دوایی گەنجی بژی دوایی باوکداری و دایکداری بکە ئەمە بەکە بە نۆرمالی ئەڕوا مامەڵەش لەگەڵ پرسەکانی دەوروبەریا بە شێوازێکی نۆرمالەکە بەڵام تێکدانێک لە هەر جونگەیەکی تەمەنی ژیانی ئێمە بێ تێکدانێک لە هونەری مامەڵەمان لەگەڵ پرسەکانی چواردۆرمانە بێ بەیەکێ لە ئەنجامەکان دکتۆرە
ئەوەی ئێستا هەیە ینی حاڵەتێک هەیە جێگەی پرسیارە بەڕاستی ئەگەر جاران بە زۆر ینی کچێک یاخود کوڕێک ژنی بۆ هێنرابیان کچێک درابێ بەشوو ئێستا حاڵەتمان هەیە ینی پێچەوانەیە مناڵەکان دایک و باوکیان ناچارەکەن کە لە تەمەنێکی خوار 18 ساڵی یاخود با بڵین پێشوەخت خێزانەکانیان ناچارەکەن بۆی کە بدرێن بەشوو یاخود ژنیان بۆ بێنن دەمێ هۆکاری ئەمە بزانم ینی ئەمە بۆچی دەژێڕیتەوە بە دەرەجەی یەکەم هۆکارەکانی تێڕوانینەکان یا چاوەڕوانیەکانە لە هاوسەرگیری ینی کاتی خۆی گەر بە زەبر کوڕکچی هاوسەرگیری پێشوەختیان پێکردبن دوای کێشەکانیشیان چونیەکە لێک جۆرە ینی کێشەی هەردووکیان نزیکە بێ لە یەکەوە بەڵام ێستا کە کچێک تەمەنی 18 ساڵە 20 ساڵە 25 ساڵە شوکە بە پیاوی 50 ساڵە 45 ساڵە 40 ساڵە هەرچەندێک ینی 10 ساڵ زیاتر فەرقی تەمەنیان هەیە ئەیبینی ئالەم حاڵەتە تێڕوانینەکانی بۆ هەر لێی بپرسە ینی ئەم پرسیارە زۆر مهمە من زۆر جار لەو کوڕکچانەی کە هێنەلام بۆ کێشەی هاوسەرگیر ئەم پرسیار ئەڵێم کەژ نەهێنی یا شوەکەم پرسیار لە بۆچیش نەهێنی یا بۆ شوەکی بەجای بێم پرسیارە بزانێ چکە ئەمە پێمانەڵێ ئامان چییە لە هاوسەرگرتن ئامانجی کورتخایەن و ئامانجی تەکتیکی و ئامانجی متەوەسەتی مەدان ناخوا بۆ زەواج یا هاوسەرگرتن ئەبێ ئامانجی درێژخایەنمان هەبێت چکە خۆی بۆ خۆی سابتە بێ لە ژیان تا ئامانجێکی استراتیژی درێژخایەنمانە بێ ئەمە ئامانجمانە ئەی ئەگەریکە نەزانێ ئامانجیان ئامانجێک لە بازنەی وەهما بۆی دروست بێ ئیسە دراما تەلەڤیزیۆنەکان بۆی دەری خاب ئەم زەواجە فوڵ عاتیفە و سۆزداری و بێکێشەیە ئێوەرە واقعەوە هەر ئەو زەواجە بێنە ئەم واقعی کوردستان بزانە هەموو ڕوبەرەکانی نابێ بە کێشە لەبەرەوە خاڵێکی سەرەکی تێڕوانینەکانی تەندروستە بۆ زەواج ئەمە یەک بەرامبەر تێڕوانینەکانی ئەوەی گرێ ئەدرێ بە تێڕوان چاوەڕوانیەکانی لە زەواج بەتەمایە لەبەرەوەی ئەم تەمەنی مناڵە شوکا بەیەکێ دوو ئەوەی ئەمیا ئەوەنیوەکی ئەم تەمەنی هەیە ئیتر هەموو شتەکانی مجاب بێ یا ڕێعایەت بکە نا ئەم ئینسانەکە لەگەڵی ئەژی دوایی کە فەرقی تەمەنتان هەیە احتیاجاتی خۆی هەیە بە پێ مەرحەلە تەمەنی خۆی تۆش احتیاجاتی خۆت هەیە ئەم گاپەی لە بینتانە دروستی بێ بە چ پڕی ئەەکەیتەوە ئەو چاوەڕوانیە نێرجسیانەی کە ڕەنگی بەنەفسەجی ئەیا بەتەمای لە هاوسەرگرتنە واقعەکەی جیاوازە بێ لەمە لەبەرەوە هەلی ینی ئەو لەحظەیە کە زەواج قەراری زەواجەیە کچ بێ یا کوڕ بێ ئەم پرسیار لە خۆیەکە یەکەم بۆچی ژنەهێنەیە بۆچی شوەکە ئەمە مهمە زۆر جوابێکی استراتیژی ئەبێ بێ درێژخایەن دوای ئەوە ئەم کەسەی هەڵی ئەبژێرێ چنێک کەفوئن بەیەکەوە چنێن نزیکی هەیە لە بینانە چەندێ ئەکرێ پرۆژەیەکی ئەگەر بتوێ زەواج سەرکەوتوو بێ ئامانج لە زەواج ئەبێ جوابی باتەوەکو امتحان دوای چەندێک لە ڕووی کەفاءەتەوە لە هەموو ڕۆکانەوە لێکۆ نزیکن دوای ئەوە ئەکرێ پرۆژێکی هاوبەش هەبێ بەس پرۆژەی هاوبەش توانێت بەردەوامی بیا بە خێزان کە دژن و مێردەکە مناڵیان نەبێ ئەگەر پرۆژەی هاوبەش نەبێ چکە ئەنواع ئەنماڵی کەسایەتیمان هەیە جۆری کەسایەتیمان هەیە لە دراساتی سۆسیۆلۆژیە ئەو کەسایەتیانی پێڵن کەسایەتی طموح یعنی سەقفێ نییە بۆ طموحی یعنی ئەوە نییە بڕوا و بێ بە مەسەلەن دەوڵەمەند بێ لە ملیار دۆلارە بۆسێ سیاسی بێ و لە کورسیەکە بۆسێ شەهادی هەبێ و لە شەهادەیەکە بۆسێ مەسەلەن ڕەمزیەتی کۆمەڵایەتی هەبێ و لە حەدێکا بۆسێنە سەقف نییە بۆ طموحی دراساتی سۆسیۆلۆژی پێمانەڵێن یەکێک لە پایە ڕوخێنەرەکانی خێزان بوونی ژنێکە کە سەقف نەبێ بۆ طموحی یا پیاوێکە سەقف نەبێ بۆ طموحی لەبەرەوە فۆرمی کەسایەتیەکانیش لە کەفاءەتە خۆی دەورێکی سەرەکی ئەبینێ هەروەها لە داڕشتنی پرۆژەی هاوبەشە ژن و پیاوی ئەگەر بە یەکۆ بژین پرۆژەی هاوبەشیان نەبێ ئەخیرەکان هەربێ جابنەوە چکە ئیدامەدان بە ژیان کارێکی ئاسان نییە بەڵێ دکتۆرە هەر لەسەر و پرسیاری پێشترم ینی دەمەوێت چونکە تەسەورەکەم و هەندێک لە چاودێرانش پێیان وایە کە بەشێک لە هۆکارەکە ئەوەیە عادەتەن تەمەنی هەرزەکارە و تەمەنەیە کە حاڵەتە سۆزدارەکان زۆر تەسیری تەیەکەن هەی بۆ نمونە هەرزەکارێک دانیشە بە دیار درامایەکەوە کە پڕە لە دیمەنی ڕۆمانسیەتەوەمە هۆکار نییە پاڵنەر نییە بۆ ئەوەی کە پێی وایە ئەتوانێت ئەویش لەگەڵ کوڕێکا کە زەواجی لەگەڵا بکات هەموو ئەو دیمەنانی کە بینیوێتی لای خۆی بیکاتەواقع بەس لەگەڵ یان لەگەڵ پرسیارەکە شاگەر معلومەیەکی ئەلمی گرێ بین حاجەی ڕەگەز بۆ خۆشەویستی ڕەگەزێک بۆ ڕەگەزی بەرامبەر ینی ژنێک پێی لە ڕووی علمیەوە 100% پێویستی بە خۆشەویستی ڕەگەزی بەرامبەرە لە ڕووی پۆلێنکردنیە لە 28 ساڵی تا 35 ساڵی بەدیلی نییە بەڵام کە ئێمە باسی هەرزەکارەکەین یا گەنجەکەین لە 14 تا 21 ساڵی بە پلەی یەکەم لە سانەوە بنەوە پێنج پێویستی بە خۆشەویستی ڕەفیقە لە 21 تا 28 پێویستە خۆی خۆش بێت تەکوینی خۆیەکە لە 28 تا 35 پێویستی بە خۆشەویستی ڕەگەزی بەرامبەر بەدیلی نییە یعنی تا بەیانی بیز ڕەفیقی لەبەرەوە ئەکرێت وەکو بەدیلێک بۆ ئەمە ئەگەر ئێمە کۆمەلگایکی هۆشیارمان هەبێ خێزانێکی هۆشیارمان هەبێ ئەم گەنجەی لە تەمەنی 12 ساڵی ئەچێتە هەرزەکاری تا ئەچێتە پرۆسی هاوسەرگرتن 18 تا 20 خێزانەکەی هۆشیار بن لە 5 ڕەفیق کەمتری نەبێ
ئەگەر لە پێنج ڕفیقی گیانی بەگیانی کەمترینە بێ ئەو ئیشباعی جانبی سۆزداری بۆکە ناچێتە ئەو خەیاڵاتەوە کە ڕەگەزی بەرامبەر تەنها شوبکە بۆ ئەوەی جان بە سۆزداریەکەی یا خۆشەویستی باتێ یا نازی باتێ چونکە ئەمەوە یەکێکە لە وەزیفەکانی خێزان بەڵام هەموو وەزیفەکانی خێزان یا خێزان بەمە پێک نایە و خێزانیش بەمە بەردەوام نابێت. بەڵێ کاتمان زۆر کەماوە دەمێ زۆر بە کورتی باسی ئەو بکەین درەنکەوتنی هاوسەرگیری چ گرفتێکی هەیە؟ درەنگکردنی هاوسەرگیری هەمان کێشەیە وەکو پێشخستنی هاوسەرگیری. ئەوەشی مەسەرەن ئەوەی کە ئیسا باسمان کرد کچەکە تەمەنی کەمە و پیاوەکە تەمەنی گەورەیە. ئێستا وەکو لە ڕپۆرتاژەکە بینیمان کە کەچ زوو شووەکان ینی پێش 18 ساڵی یەکێ لە کێشەکان کێشەی جەستەییە، ینی ڕەحمی ئەم کچە ئیستیعدادی نییە بۆ مناڵ دروستکردن لەبەرەوە ئەکرێ خۆی زۆر زەرەر بکە و مناڵەکەشی زۆر زەرەر بکە لە ڕووی سەحەتەوە. بە هەمان شێوە پیاوێک کە لەسەر 40 ساڵی و تەمەنی 40 ساڵ بەرەو ژوورەش نەهێنێ. دراسەیەکی ئەمریکی حکومیمان هەیە لەسەر نمونەیەکی 100,000 مناڵ کراوە. یەکێ لە دەرەنجامەکانی ڕیسکراوە یەکەم دەرەنجامی ئەڵێ ئەو پیاوانەی سەر و 40 ساڵی مناڵیانە بێ ئەم تایبەتمەندیانە بۆ مناڵەکان تەمەنیان کورتە بێ، کەسایەتیان زعیفە بێ، مقاومەیان بۆ نەخۆشی کەمە بێ. لەبەرەوە چۆن مەسترسیدارە کچێک پێش 18 ساڵی مناڵ بنێتەوە مناڵی بێت حمل و مناڵبوون بێت، هەروەها لە ڕووی علمی و دراسات پێماڵێ سەر و 40 ساڵیش مەترسیدارە چونکە سەقفیژن بە 40 ساڵی یا 35 ساڵی بۆ مناڵبوونی تر هۆرمۆناتی حملی زعیفە بێ، ئەمەلی مناڵبوونی کەمە، بەس پیاوە تا 70 ساڵیش مناڵێ بێ، بەس سەر و 40 ساڵی تهدیدیان کردو ئەو پیاوەی کە مناڵە خاتەوە دوای ئەوە ئەم مەترسیانەی هەیە بۆ سەر ئەو مناڵەی کە لەم پیاوە ئەکەوێتەوە سەر و 40 ساڵە. بۆیە دواکەوتنی هاوسەرگیریش بۆ کچانیش و بۆ کوڕانیش مەترسیدارە بۆ لە ڕووی دەرونیەوە کێشەیەکی زۆرمان بۆ دروستەکەی سە مەسر کوردستان و دیاردە ئەم قزیانە دەرناکەوێن پرسانە بۆی ئێمە هەموو کوردستان 5 ملیۆنی. لەبەرەوە هاوسەرگیری ناچاریە، هاوسەرگیری پێشوەختە دواوەختە وەکو دیاردە نایبینی و زیاتر وەکو کەیس لەبەرەوەی مەراکیز و سەنتەری دراساتی علمیشمانی هەم دیسان ناتوانین ئەحسائیات بڵێن. بەس مەسر مرکزی مصری بۆ دراسات پێمانەڵێ 10 ملیۆن کچ و کوڕیان هەیە سەر و 35 ساڵ هاوسەرگرتنیان ئەنجام نێ. 5 ملیۆن کچە 5 ملیۆن کوڕە 2 ملیۆن لەم 5 ملیۆن کوڕە توانای مادیشیان هەیە بەس قەناعەتیان بەرامبەر هاوسەرگرتن گۆڕاوە ژن ناهێنن. لەبەرەوەی 9 ملیۆنە ئەبینی بۆ بە دیاردەیەکی کۆمەڵایەتی بەڵام لە کوردستانی خۆمانەوەکو هەرێم لە بڕێ عەدەدەکە کەمە. بۆیە لە ڕووی سەحیەوە کاریگەری سەلبی هەیە، لە ڕووی فەراغی نەفسیەوە بعضی کەیسمان لای ئێمە دێن مەسەلەن پیاوەکە سەر و 40 ساڵە کچەکە 25 ساڵە یا 30 ساڵە شووی پێ کردووە، یەک مەسافەی نەفسی لە بینی هەردووکیانە هەیە. ئەم لە مەرحەلەیەکە ئەژی پێویستی بە احتیاجاتێکی غەریزی و نەفسی و عاتیفی هەیە جیاوازە لە هی ئەو لەبەرەوە ئەزانێت بعضی کەیسم لای ئەمە حاڵێنەوە ئەزانێت ئەگەر قوربانی بە هەموو شتێ بیا بە هەموو شێوەیە خزمەتی بکە ئەم پیاوە دا ئەبەزێ بۆ مستەوای ئەم مانگێ 2 مانگ ساڵێ 2 ساڵ کەیسمان لایە بە هەموو شتێ قوربانی ئەیە بەم پیاوەی کە تەمەنی گەورەتر بەرامبەری ئەو پیاوەکە مقابلەکەی خزمەتی ناکاتەوە لەو بوارانی پێویستی پێێتی یەکسەر فراغێکی نەفسی بۆ دروستە بێ وونە بێ لە دایری خۆی. بەڵێ دکتۆرە عالیە فەرەج پسپۆڕی بواری کۆمەڵناسی زۆر سپاس بۆەوەی ئامادە بووی لە ستودیۆ نارتی سپاس دەکەین. سپاس بۆ تۆش سەرکەوتوو بن. عزیزانی نارتی تا بەرنامەیەکی دیکار شاد و ئاسوودە بن.